بەردەوامین لە چاودێریکردنی کوالیتی بنزین لە ڕێگەی مەرزی نێودەوڵەتی باشماخ تیمەکانمان بەردەوام شانۆ ڕۆژانە پشکننی خۆی ئەنجام بدە توانم بڵێم بەرمان گرتووە لەو لێشاوە سوتەمەنی خراپی کە پێش ماوەیەک پێش ساڵێک ڕوبەڕووی پارێزگای سلێمانیە بووە پشکنینیان بۆ ئەنجام دەین و ئەوانەی کە دەرناچن لە پشکنین ئەگەڕێتەوە بۆ وڵاتی سەرچاوە کە ئێرانە لە مانگی هەشتا ئامارێکتان پێ بڵین 239 تەنکەری خراپ سوتەمەنی خراپ گەڕێنراوەتەوە بۆ دیوی ئێران ئێستا ئەو سوتەمەنەیەت کوالیتی باشە بەڵام بەداخەوە ماگاداری کۆمپانیەکانیشمان کردوێتەوە کە سلێمانی ڕۆژانە پێویستی بە 2 ملیۆن بۆ 3 ملیۆن لیتر هەیە ڕۆژانە ژمارەیەکی کەم تەنکەر داغڵە بێت ئەوەش ئەگەڕێتەوە بۆی کۆمپانیەکان ئەو سوتەمەنی هاوردە ناکەن بۆ سنووری پارێزگای سلێمانی ئەوەش ئەوەیەکە بۆ بەرزبوونەوەی ئەو نرخەی کە لە ئێستادا هەیە بەڵام ئەوەی ئێمە پێیان ڕاگەاندین قسەمان لەگەڵ کردوون کۆبنەوەمان لەگەڵ کۆمپانیەکان کردووە ئەمادەیان دەربڕیەوە و یەکدوانێکیان ئاگاداریان کردینەوە چەند باخیرێکیان بەڕێوەیە ئەوەی ئێستا سەیری ئەم ئامارە لە مانگی 1 تا حوتی ئەم ساڵ 1955 تەنکەر هاتووە مثلا لە مانگیش هەشتا بووە بە 1272 تەنکەر لە مانگی نوە ڕۆژانە ئەگەر حسابی کە 11 تەنکەر و 8 تەنکەر و 9 تەنکەر داخڵ بووە ینی بەراوردێکە گەر ئەم داتایە بکەی مثل لەم 5 مانگە 95 تەنکەر دەرنەچوە تەنها لە مانگی هێشتا 239مان گەڕاندوتەوە لە مانگی نوە 1 تەنکەر و 2 تەنکەر و 3 تەنکەر توانیمانە بیگەڕێنینەوەوانێ ئەوانەی کە دەرنەچووە